سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بە گەشتێوەڵەکانی ڕۆژی دووشەممە هاتوینەتەوە خزمەتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گواستنەوەی فواد فەتحی لە زیندانی ئەڤینەوە بۆ نەخۆشخانە، هۆشداری ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی سەبارەت بە ئێدامی 4 بەندکراوی کورد، دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە شاری شنۆ، چالاکی خوێندکاران لە زانکۆکانی تاران و بەهەشتی، خۆکوژی بەندکراوێکی زیندانی تارانی گەورە پاش دەست بە سەرکردنی دایکی، کۆبوونەوەی ئێرانیانی دانمارک بۆ پشتیوانی لە ڕەزا ڕەسایی و مجاهد کورکور، خۆپیشاندانی لایەنگرانی فلستین لە چەند وڵاتی جیهان و ماڵاوایی لە ژیانی یەکێک لە لایەنگرانی دڵسۆزی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێبازی سۆسیالیستی لە شاری سنە هاوڕێ محەممەد کەریم ئەفشار. درێژەی هەواڵەکان. گواستنەوەی فواد فەتحی لە زیندانی ئەڤینەوە بۆ نەخۆشخانە. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی یەکشەممە هەفتەی بەفرامبەر، فواد فەتحی چالاکی کرێکاری خەڵکی سنە و بەندکراو لە زیندانی ئەڤینی تاران بەهۆی ئیلتهابی هەردوو گوێی بۆ نەخۆشخانەی تاڵەخانی گوازراوەتەوە. ڕۆژی ڕابردوو کمیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی ڕاگەیاندنێکی بڵاو کردەوە و تێیدا باسی لە گواستنەوەی فواد فەتحی چالاکی کرێکاری خەڵکی سنە بۆ نەخۆشخانەی تاڵەقانی بەهۆی تێکچوونی باری تەندروستی کردبوو. لەو ڕاگەیاندراوەدا هاتووە پاشەوەی فواد فەتحی براوەتە تاقیگەی پزیشکی، گەڕاندراوەتەوە بۆ زیندان. خراپی دۆخی بێهداشت زیندانەکانی کۆماری ئیسلامی گیانی بەندکراوانی سیاسی خستۆتە مەترسیەوە و پێشتر عوسمان ئیسماعیلی چالاکی کرێکاری خۆشناوی خەڵکی سەقز وێڕای بڕیاری پزیشکی زیندان بۆ بەستەریکردنی لا نەخۆشخانە و ئەنجامدانی نەشتەرگەری لە دەرمانی پێویست بێبەشکرا. کمیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی سەرەڕای دەربڕینی ناڕەزایەتی لە ئاسەپاندنی سزای نایاسایی بەسەر چالاکانی سیاسی سەبارەت بە دۆخی تەندروستی بەندکراوانی سیاسی و نیگەرانی بنەماڵەکانیان هۆشداری دەداتە بەرپرسانی قەزای ڕژیم و خوازیاری دابینکردنی ئیمکاناتی بێهداشتی و دەرمانی بۆ هەموو بەندکرانی سیاسی بوو. هۆشداری ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی سەبارەت بە ئێدامی 4 بەندکراوی کورد. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی ڕۆژی یەکشەممە هەفتەی بەفرامباری 1402 هەتاوی سەبارەت بە ئەگەری لە سێدارەدانی 4 بەندکراوی سیاسی بەناوەکانی پێژمان فاتحی، وەفا ئازەربار، محەممەد فەرامەرزی و موحسین مەزلوم هۆشداری بە بەرپرسانی قەزایی کۆماری ئیسلامیدا. لە بەیاننامەی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەییدا وێڕای ئاماژە بە بێبەشکرانی ئەو 4 بەندکراوە لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان هاتووە ڕەوەندی دادگاییکردنی ئەو 4 بەندکراوە نادادپەروەرانە بووە و قازی پەروەندە لەسەر دام پێدانانی زۆرەملێ کە لەژێر ئەشکەنجەی سەختدا وەرگیراوە حکمی ئێعدامی بەسەریاندا سەپاندووە. ئەو ڕێکخراوەیە خوازیاری ڕاگررتنی حکمی لە سەدارەدانی پێژمان فاتحی، وەفا ئازەربار، محەممەد فەرامەرزی و موحسین مەزلوم و دەستڕاگەیشتنیان بە پارێزەری سربەخۆ و محاکەمەیان لە دادگاییەکی بێلایەن بوو. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری بانە. ڕۆژی شەممە و یەکشەممە 16 و هەفتەی بەفرامبار دوو کۆڵبەری خەڵکی سەقز بەناوەکانی تەها گوڵ محەممەدی و ڕەزا حەسەنی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە بریندارکران. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی یەکشەممە کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانە کەوتونەتە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە ئەکامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی تەها گوڵ محەممەدی تەمەن 33 ساڵ بە سەختی بریندار و بۆ نەخۆشخانەی بانە گوازرایەوە. هەروەها شەوی شەممە کۆڵبەرێکی دیکەی خەڵکی سەقز بە ناوی ڕەزا حەسەنی بە فیشەکی ساچمەیی هێزەکانی هەنگی مەرزی بانە پێکرا و دەستی بە سەختی بریندار بوو.
تەقینەوەی مەخزەنی LPG لە تیکاب و برینداربوونی دوو کەس. ڕۆژی یەکشەممە هەفتەی بەفرامبار بەهۆی تەقینەوەی مەخزەنی گازی LPG لە گەڕەکی شەریفاوای شاری تیکاب دوو کەس بریندار بوون. بەپێی راپۆرتەکان ئەو مەخزەنە لە نزیک ئاژەڵداریەک هەڵکەوتووە و وێڕای برینداربوونی دوو کەس چەند سەر مانگای ئاژەڵداریەکە لە ناوچووە و زیانێکی زۆر بە چەند خانوو گەشتووە. بە دوایە ڕووداوە دانیشتوانی گەڕەکی شەریفاوای تیکاب هەڵمەتێکیان بۆ یارمەتی گەیاندن بە لێ قەوماوانی ئەو ڕووداوە دەست پێ کردو. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری شنۆ. بەیانی ڕۆژی یەکشەممە هەفتەی بەفرامبار هاوڵاتیەکی خەڵکی گوندی گەردەکشانی سەر بە شاری شنۆ بە ناوی جێبرەئیل ئەحمەدپور تەمەن 27 ساڵ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان هێزەکانی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی هەڵیان کوتاوەتە سەرماڵی جێبرەئیل ئەحمەدپور و وێڕای بێڕەزی بە بنەماڵەکەی ناوبراویان بە تونند و تیژیەوە دەست بەسەر کردووە. تا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو هاوڵاتیە لە بەردەستانیە و بە دادواچوونی بنەماڵەکەی بێ ئاکام بوو. ئازادی مرتەزا و ئیبراهیم محەممەدی لە زیندانی سنە. ڕۆژی یەکشەممە هەفتەی بەفرامبار مرتەزا و ئیبراهیم محەممەدی دوو برای خەڵکی سنە بە دانانی وەسیقە و لە شێوەی کاتی لە زیندان ئازاد کران. ڕۆژی 11 بەفرامبار مرتەزا و ئیبراهیم محەممەدی دوو برای خەڵکی سنە لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و پاش لێپرسینەوە لە گرتوخانەی ئیتلاعات بۆ زیندانی ئەو شارە گوازرانەوە. شانی باسەکە مەئمورانی ڕژیم لە کاتی دەست بەسەرکردنی ئەو دوو هاوڵاتیە دەرگا و پەنجەرەی ماڵەکەیان شکاند و دەستیان بەسەر ئامێرە ئەلکترۆنی و دووربینەکانیان گرتبوو. مانگرتنی کرێکارانی شاغڵ لە پاڵاوگە و پێترۆشیمیەکانی پارسی جنوبی. کرێکارانی شاغڵ لە پاڵاوگە و پێترۆشیمیەکانی پارسی جنوبی ڕۆژی یەکشەممە هەفتەی بەفرامبار لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی مانیان گرت. پێشتر شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتی کرێکارانی سەنعەتی نەوت لە ڕاگەیاندراوێکدا بانگەوازی مانگرتنیان کردبوو. مانگرتنی کرێکارانی پەیمانی و ئەرکان سالسی پاڵاوگە و پێترۆشیمیەکانی پارسی جنوبی لە ڕۆژی شەمەوە دەستی پێکردووە و وازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەپێی هێڵی هەژاری، گۆڕانی سیستمی کاری بۆ 14 ڕۆژ کار و 14 ڕۆژ پشودان، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، پێدانی بیمەی کارامە و تەزمینی ئەمنیەتی پیشەیی. چالاکی خوێندکاران لە زانکۆکانی تاران و بەهەشتی. ڕۆژی یەکشەممە هەفتەی بەفرامبار خوێندکاران لە زانکۆکانی بەهەشتی و تاران هاوکات لەگەڵ ساڵیادی گیانبەختکردنی محەممەد مهدی کەرەمی و محەممەد حسەینی چالاکیان ئەنجامدا. خوێندکاران لە زانکۆکانی بەهەشتی و تاران بە بڵاوکردنی تراکت و وێنەی محەممەد مهدی کەرەمی و محەممەد حسەینی یادی تەواوی گیانبەختکردوانی شۆڕشی ژینایان بەرزڕاگرت. هەروەها بە بڵاوکردنی وێنەکانی ڕەزا ڕەسایی و مجاهد کورکور خوازیاری ڕاگررتنی حکمی ئەعدامی ئەو دوو بەندکراوە سیاسێ بوون. جێگای ئاماژەیە کە ڕۆژی ڕابردوو بنەماڵەی دادخوازانی تاران و کەرەج بۆ ڕێزگرتن لە یادی محەممەد مهدی کەرەمی و محەممەد حسەینی خۆراکیان لە نێو چینی هەژاری کۆمەلگادا پڵاو کردەوە. بەیانیەی کۆمەلگای جانبازان و ئیسارگەرانی ئێران بۆ بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکان. کۆمەلگای جانبازان و ئازادەگان و ئیسارگەرانی ئێران ڕۆژی یەکشەممە هەفتەی بەفرامبار لە بەیاننامەیەکدا داوایان لە خەڵکی ئێران کرد لە ڕۆژی هەڵبژاردنە حکوومەتیەکان لە ماڵەوە بمێنەوە و دەنگ بە ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی نەدەن. لا بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە لە شۆڕشی گەلانی ئێراندا بەشداریمان کرد، بۆ شەڕی ئێران و عێراق ڕۆیشتین، شەهیدماندا، کەمەندام و شیمیایی کران، هەزاران دیلمان کەوتنە دەستی ڕژیمی باس، لا هەڵبژاردنەکاندا بەشداریمان کرد، لا ڕێوڕسمەکاندا بووین و گەمژەیەکی بێوێنەمان کرد،
ئەگەر بڕیار بوو ئێمەش ئێش و ئازار کێشین و منداڵەکانی ئێوە لە ئوروپا و ئەمریکادا بژین قەت نەمان دەکرد. وەڵامی داواکاری خەڵکتان بە ئێختلاس و گەندەڵی هەژاری و فەحشا درۆ و وێرانکردنی ئێراندایەوە چیتر لە هەڵبژاردنەکاندا بەشداری ناکەین و ئێمەش تێکەڵ بەو چینە ناڕازیە دەبین کە بەلای ئێوە فیتنەگەر و خەس و خەشاکن. داوا لە تەواوی خەڵکی ئازادی خوازی ئێران دەکەین کە لە ڕۆژی هەڵبژاردندا لە ماڵەوە بمێننەوە و بەشداری تێدا نەکەن. دەست بە سەرکردنی 35 چالاکی ئینستاگرامی لە ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە هەفتەی بە فرامبەر هێز ئەمنیەتیەکانی ئیسفەهان بەلانیکەم 35 چالاکی تۆڕە کۆمەڵایەتیەکانیان دەست بەسەر کرد. بەپێی راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤ ئێران لە ڕۆژانی ڕابردوودا 35 چالاکی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەت چالاکانی ئینستاگرام بە بیانووی بڵاوکردنی ڕەخنە و بابەت لەسەر مەراسمەکەی قاسم سولەیمانی و قوربانی بوونی دەیان هاوڵاتی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. لە شاری نەوشاریش ئەندازیارێک بە ناوی عارف شەریف سوڵتانی بە بیانووی بێڕێزی بە کوژراوەکانی تەقینەوەکەی کرمان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ڕفێنراوە. خۆکوژی بەندکراوێکی زیندانی تارانی گەورە پاش دەست بەسەرکردنی دایکی. لە ڕۆژانی ڕابردوودا بەندکراوێکی تاوانە کۆمەڵایەتیەکان لە زیندانی تارانی گەورە بە ناوی ئەمین بەخشەندە پاش بێڕێزیکردنی هێزەکانی ڕژیم بە دایکی و دەست بەسەرکرانی دەستی دایە خۆکوژی و گیانی لەدەستە. ئەمین بەخشەندە پاڵەوانی زۆرانبازی و دانیشتووی شاری تارانە کە بە بیانووی شەڕ و مەرافەی بە کۆمەڵ دەست بەسەر کراوە. ماوەیەک لەمەوبەر کاتێک دایکی بۆ چاوپێکەوتن لەگەڵ کوڕەکەی ڕۆیشت بوو لەلایەن بەرپرسانی زیندانی تارانی گەورەوە بێڕێزی پێکراو پاش دەست بەسەرکران بۆ زیندانی قەرچەکی وەرامین گوازرایەوە. ئەمین لە ناڕەزایەتی بە هەڵسوکەوتی وەحشیانەی هێزەکانی ڕژیم دەستی دایە خۆکوژی و ڕۆژی حوتی بە فرامباری 1402 هەتاوی یانی لەدەستە. کۆبوونەوەی ئێرانیانی دانمارک بۆ پشتیوانی لە ڕەزاڕەسایی و مۆجاهێد کورکور. ڕۆژی یەکشەممە هەفتەی بە فرامبەر کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی وڵاتی دانمارک بە کۆبوونەوە لە بەردەم باڵیۆزخانەی کۆماری ئیسلامی سەپاندنی سزای ئێعدامیان بەسەر ڕەزاڕەسایی و مۆجاهێد کورکور مەحکوم کرد. بەشداربووانی ئەو چالاکیە هاوکات لەگەڵ ساڵیادی ئێعدامی محەممەد مهدی کەرەمی و محەممەد حسینی لە بەردەم سەفارەتخانەی کۆماری ئیسلامی کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی سزای ئێعدامی ڕەزاڕەسایی و مۆجاهێد کورکور. خۆپیشاندانی لایەنگرانی فلستین لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی یەکشەممە هەفتەی بە فرامبەر لایەنگرانی فلستین و دژبەرانی شەڕ لە وڵاتانی ئەمریکا، سوێد و دانمارک دژ بە ژێنۆسایدی خەڵکی فلستین لەلایەن ئیسرائیلەوە خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان لایەنگرانی فلستین لە سیاتلی ئەمریکا ئۆتۆبانێکیان داخستووە و خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. لە مالمۆی سوێد و کۆپنهاگی دانمارک دژبەرانی شەڕ دوو ڕێپێوانی بەهێزیان بەڕێوەبردوو جەنایەتەکانی دەوڵەتی فاشیستی ئیسرائیلیان شەرمەزار کرد. بەشداربووان خوازیاری ڕاگەیانیاگر بەست و کۆتایی هێنان بەو شەڕە ماڵوێرانکەرە بوون. ڕێپێوانی دەیان هەزار کەسی خەڵکی بەلوچ لە کەراچی پاکستان. ڕۆژی یەکشەممە هەفتەی بە فرامبەر دەیان هەزار شارۆمەندی بەلوچ بە بڕیاری دکتۆر مێهرەنگ لە شاری کەراچی کۆبوونەوە و دروشمی لە کەراچی تا سیستان و بەلوچستان ئازادی و یەکسانیان بەرز کردەوە. بە پێی راپۆرتەکان دکتۆر مێهرەنگ ڕێبەری بزوتنەوەی ژنان و ئازادی بەلوچستانی پاکستان چەند هەفتەیە دژ بە کۆمەڵ کوشکردنی خەڵکی بەلوچ، بێسەر و شوێنکردنی بەندکراوانی سیاسی، سەپاندنی هەژاری بەسەر کۆمەڵگای بەلوچستان، تاڵانکردنی سەرمایەکانی خەڵکی بەلوچ لەلایەن شرکەتە چینیەکان و بە هاوکاری دەوڵەتی پاکستان چالاکی بەڕێخستووە. جێگای ئاماژەیە کە ماوەیەک لەمەوبەریش ناڕازیانی بەلوچ ڕێپێوانێکی گەورەیان بەرەو شاری ئیسلاماباد ئەنجامدا بوو. دوا هەواڵ
ماڵاوایی لە ژیانی یەکێک لە لایەنگرانی دڵسۆزی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێبازی سۆسیالیستی لە شاری سنە. بەداخ و پەژارێکی زۆر گرانەوە ئاگادارکراین کە ئێوارەی ڕۆژی یەکشەممە هەفتەی بە فرامباری 1402 هەتاوی دڵاپڕ لە ئازار و ناسۆرەکەی لاوی ئازیز و خۆشی نەدیتوو هاوڕێ محەممەد کەریم ئەفشار لە تەمەنی 25 ساڵیدا لە خەستەخانەی تەوحیدی شاری سنا بەهۆی سەرەتانی کەبەد واتە شێرپەنجە لە لێدان کەوتو ماڵاوی لە ژیان کرد و چاوە گەشەکانی بۆ هەمیشە لەسەر یەکدانە. هاوڕێ محەممەد ساڵی 1370 هەتاوی لە داوێنی بنەماڵەیەکی زەحمەتکێش لە ئاوای ئەوی هەنگ لە ناوچەی ژاوەڕۆی سەر بە شاری سنا چاوی بەژین هەڵات بەهۆی دەستکورتی و هەژاری بنەماڵەکەی. هاوڕێ محەممەد پاش وەرگرتنی دیپلۆم بۆ بەڕێوەبردننی ژیانی خۆی و بنەماڵەکەی ڕەوانەی بازاری کار و چاوسانەوە بوو. هاوڕێ محەممەد کەریم ئەفشار یەکێک لە لایەنگرانی دڵسۆزی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێبازی سۆسیالیستی لە شاری سنە بوو کە لە هەموو بۆنە و ڕۆژە تایبەتەکانی کۆمەڵە و ساڵ ڕۆژی حیزبی کۆمۆنیست و 1 ئایار و 8 مارس ڕۆژی جیهانی ژن چالاکانە بەشدار و هەڵسوڕە بوو. هاوڕێ محەممەد سەرڕای گیرۆدەبوون بە شێرپەنجە و ئاگاداربوون لە ئاکامەکەی بە دڵێکی پڕ لە هیوا و ئومێد بە شۆڕشی ژن ژیان ئازادی و لە گۆڕنانی کۆماری فاشیستی ئیسلامی چالاکانە بەشداری کرد. ئەم هاوڕێ عەزیزەمان لە یەکێک لە ناڕزایەتیەکانی شاری سنا لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم دەست بەسەر و بە توندی ئازار و ئەشکەنجەدرا. بەڵام هاوڕێ محەممەد لێوی ڕازداری نەکردەوە و سەرەڕای باری ناهەمواری تەندروستی ژیانی خۆی و دەیان هاوڕێ و چالاکی شۆڕشی ژینای پاراست و لە زۆربەی ناڕزایەتیەکانی گەڕەکی نەنەڵەو ناو شاری سنا چالاکانە بەشدار بوو. ئێمەش لەلایەن هەموو ریزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە پرسە و سەرخۆشی گەرممان پێشکەش بە بنەماڵەی کەریم ئەفشار جەماوەری دڵسۆزی ئاوایی ئەوی هەنگ شاری سنەی خۆڕاگەر دۆستان و تێکۆشەرانی کۆمەڵە دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. یادی ئازیزی هاوڕێ محەممەد کەریم ئەفشار بەرزوو بەڕێز بێت. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست گەشتی هەوڵەکانتان پێشکەش کرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.